دیاری یاران یا دیەنی یاران چەند خۆشە بەڕاستی ئینسان لە جەمعی یارە، لە جەمعی دۆستە، لە جەمعی خۆشەویستانی کوردەواریە، لە گۆشەیە لە کوردستانی پان و بەرینی ڕۆژهەڵاتی کوردستان دانیشیت و شوێنێکە دوای 6 ساڵ عمر ئەمە ئەوەڵین جارە پێ بگەیت. زۆرتری ئێمە کە لە هەورامان و جوانڕۆ و ڕوانسەر و کرماشان و ئەم شوێنانەوە هاتوین، زۆرترمان ئێمە ئەیرامان تا ئیستۆ نەبینیوە. ئەیرە منتقەیەکی پیرۆزە لە ئاینی یارسانە، یەکێ لە چوار قولەکانی داڵەهۆز. ئەیرا بەڕاستی سەرچاوەیەکی پیرۆزی ئاینیە بۆ یاران و ئەهلی یاران و ئەهلی حەق، بۆ ئێمەش پیرۆزە. قوربان ئیمڕۆژ تاریخە 5/2/93 ئیمە 3-4 دەمهورە چڕیم ڕای میوانێ لە ئەزیزە لە منتەقەی هەورامان و هاتینەس و وەسڵامەتی گشتیان و یادە هەنەرمەن نەمر کاکە ئەو لەزیزە هەیدەری لە ئی منتەقە بیوە و گەردیەکە ئەنیشتی منە و لە ئی کوێ و منتەقە گەردیایی منە. طاقت چیە وەخێنە یەبرا لە سەف زامەوەنە وەی پێ لە بەوە بتکیدە وەی ئاسرینەوە دامەوەنە أسرين لا وضمان ويبرى ومين يولا مريض سماي وليلي والروح سوان الله برادا سيو بغريا كرا برابشي من باب خيم لا بان براي ومين شاني ورخوا وسبوا كرا خوازم ورجنا كرا براش نراوصاي شومان الظل والروح ناشير وصياي وسلامتي قشتان قربان. ئەم قولەکە ئێمە لێرە دانیشتوین، قولەی ئەنەو شیرەوان مەشهورە کە لە پشتی سەرمانە و ئاسارێکی باستانی و ئەو شوێنە باستانیانە کە ئیستایش مەوجودە هەست و دیارە کە سەراوەکەیشی کە ئەیبینین سەراوی قەڵازەنجیر ئەم شوێنە شوێنێکی باستانی وە
لێرە ژیاون و جێگەیەکی ئاوەدانی وە بەڵام بەداخەوە یعنی لە نظری مێژووی و لە نظری باستانی و تا ئیستۆ لێکۆڵینەوەیەکی ئەو جۆرە کە باس لەم شوێنە بکە نەکراوە و هێوادارن ئەوانە کە پسپۆڕن لە مەسایلی تاریخیا مێژوویە بێن و لەم شوێنە بازرسی بکەن و ببینن بەڕاستی ئەم شوێنە چ شوێنێکی بکر و دەست نەخۆردە و چ جێگەیەکی پیرۆز و چ جێگەیەکی خۆشە پەیدوری باوەڵاوە نەو نەماوەمیێنەوە پەیدوری باوەڵاوە نەو نەماوەمیێنەوە جەدەری واوەزەی دڵێ دوو کەڵبێمێشۆ جەدەری واوەزەی دڵێ دوو کەڵبێمێشۆ تەمامی تاوەخێ دووری باڵاوای تۆ تەمامی تاوەخێ دووری باڵای تۆ سەرکێشاژێ دڵێ هاوارۆ سەرکێشانی دڵێ هاوارۆ لێکێ تەکیەی تاعێتمێ لێکێ تەکیەی تاعێتمێ ماسمێ تاوە جای عبادتمێ ماسمێ تاوە جای عبادتمێ ئاوەختێ منێ مەوەردیە قێسێومێ ئاوەختێ منێ مەوەردیە قێسمێ ئایریە عەڵێقڵێ وەردانێ ئاژێ سێومێ ئایریە عەڵێقڵێ وەردانێ ئاژێ دڵەوە مێلیە گرەوەتارمێ کردێ دڵەوە مێلیە گرەوتارێ کردێ وێڵ و ئاوارێ شار بە شاردێ کردێ وێڵ و ئاوارێ شار بە شاردێ کردێ منی ئەمێ سۆگێنێ وەدیدێ تۆ مڕێ منی ئەمێ سۆگێنێ وەدیدێ تۆ مڕێ کرامیە تەغێتیە پادشای مێکڵێ کرامیە تەغێتیە پادشای مێکڵێ ئیساچیە باڵا نەو نەمامیێ
بالا لو نما مينو جدر وضي دو كلمة مشو جدر وضي دو كلمة مشو ئێمە خۆشحاڵی خۆمان دەرە بڕین بەم ڕۆژە پیرۆزە و بەم خۆشەویستی ئەم ئازیزانە کە زەحمەتیان کێشا و میوانداری ئێمەیان کرد بنەماڵەی ئاغایانی سەفەری کە ئێمەیان داوت کرد بۆ ئەم شوێنە بەڕاستی داوەتی ئەوانیش نەوایە ئێمە ڕەنگە ساڵەهای ساڵ و ڕەنگە تا ئاخری عومرمان ئەم شوێنەمانە نەبینیە هەرچەند ئێمە هاوسێ هەورامان نوکتەوە نوکتەی کانی و ئاو و شوێنەوار و حەچی جێگەیە و شێعر و گۆرانی معرفی کرێ بەڵام بەداخەوە لە ناوچەی گۆرانە ئەم شوێنە پیرۆزانە وەو شێوە کە شێف معرفی بێ معرفی نەون زۆر زۆر سپاسیانەکەین یاخوای شەڵان نمونەیان زۆر بێت و ئێمەمانان و هونەرمەندان بتوانین بێشتر پێمان باز بێ بۆ ئەم شوێنانە و بتوانین ئینعکاسی بدەینەوە شتانە و وەسیلەی هونەر وەسیلەی ئەم ئیمکاناتی ارتباطی ئیمڕۆژیە بتوانین خزمەتێکی هونەری بکەین و ئەم خەڵکە خۆشەویستی کوردەواریە. درود و سلام و آقای امینی چنی هنرمندان و هم نشینی هم صاحب کمال هم خردمندی عالم علماء عالم پسندی قدر هنرمند دائم مزانی قواس بحرین گشت عالمانی سعدی و مولوی فردوس و ورین شاعران پیش تمام جهانبین حافظ و خیام هم ملای رومی دارای تفکر علم و نجومی هیچ گمنام نیند دور جهان منشور آما تا آخر زمان تلخانی چنی